سپاس بخوا ئێمە وەکو ڕێکخراوی قوتابیانی کوردستان هەڵدەستین بە ئەنجامدانی کۆنگرەی خۆمان. سپاس بخوا تا ئێستا 6 کۆنفڕانسمان ئەنجامداوە لە سەردەم شار و شارۆچکەکان. لە ئێستادا کۆنفڕانسی ناوەندی زانکۆکانی سلێمانی بەڕێوە دەچێت. سپاس بخوا تا ئێستا ئەندامان بەگرموگوڕی لە گشت شار و شارۆچکەکان ئەوەی کە تا ئێستا کردومانە بە دەم کۆنفڕانسەکانەوە هاتوون و مافی ئەوەیان هەیە کە ئەندامی کۆنگرەی خۆیان هەڵبژێرن و مافی ئەوەیان هەیە کە بەرپرسی ناوەندی خۆشیان هەڵبژێرن. بەناویخوا ئەمڕۆ کۆنگرەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سلێمانی کۆنفڕانسی ڕێکخراوی قوتابیانی کوردستان لە سلێمانی بەسرا. سوپاسی ئەو ئەندامانێکین کە لە شار و شارۆچکەکانی کوردستانەوە هاتبوون و ئازێتیان کێشا بوو. سوپاسی دێژنەی ئامادەکاری کۆنفڕانسەکەین کە هەڵسان بە ڕێخستی ئەم کۆنفڕانسە و کۆنفڕانسەکەمان چەند ساعاتێکە خایەنی ئینشاڵڵا ڕێژەی جاکردنەوەی دەنگەکان لەم کۆنفڕانسەیە دیاریەکرێت. ئەمڕۆ کۆنفڕانسی ناوەندی زانکۆ پەیمانەکانی سلێمانی گرێماندا. سپاس بەخوا ڕێژەی بەشداربووان 115 کەسە. هەوڵماندا ئامانجمان لەوەیە لە کۆنگرەی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئیش و کاری ڕێکخراو بەرەو پێش ببرین کە لەوەی ئێستا هەیە. سپاس بەخوا داتاکانی ساڵانی ڕابردوو زۆر مای دڵخۆشینە کە ساڵانی داهاتوو ئینشاءڵڵا ئیشی باشتر و چاکتر و باشتر بکەین بۆ خزمەتی قوتابیان و لاوانی کوردستان ئینشاءڵڵا.